بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە چاوەری دوین بەرنامەکەماندا باز لە ئیفلیجی دەکەین و چارەسەرە سروشتیەکان بۆ کەسانی کە تووشی ئیفلیجی بوون و هۆکارەکان چی لە ئێستادا میوانەکەمان زیاتر لە 50 ساڵ ئەزمموی هەیە لە چارەسەری سروشتی لە زۆربەی ئەو بابەتانەی کە هەن بە وردی گفتوگۆ لەسەرم بابەتە دەکەین ئەو ئاماژە بە شتێکی گرنگ دەکات ماوەی زیاتر لە ساڵێکە ئیفلیجی زیاتر بەربڵاو بووە بزانین هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە هاوڵاتیان چۆن ئاگاداری خۆیان من بەڕێز کاک محەممەد پشدەری چارەسەرکاری سروشتی یخوا بە خێر بێسپاس بۆ دەرفەتان دەکەم سپاس بۆ کەناڵەکەتان ئەمە دووهەم جارە باز لە گرفتەکانی جستە ئینسان کە ئەوەی پەیوەندی بە چارەسەری سروشتیەوە دەکەی نیوادارین بە خێر بێ سەرەت چاوان کاک محەممەد ئاماژت بە شتێک کرد کە بۆ لای من ئەنی سەرنجی ڕاکێشام وتت 50 ساڵە زیاتر ینی لەم بابەتەیە ئیشەکەم وەکو ئەم چەند ساڵانە نەبووە ئیفلیجی بۆچی ئەگەڕێتەوە بۆچی خەڵکی تووشە بیانی زۆر زیاتری کرد و عەدەدەکان بەڵێ خۆی سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کەناڵەکەشمان ئیفلیجی یعنی لە دەستدانی بەشێک لە جستەی مرۆڤ دەست و قاچێکە هەر چوار پەلە هەندێک جار هەیە ئیفلیجی تووشی ماسوولکەکانی ناو بەڵێن گەدە دێت ڕێخۆڵۆکان دێت هەموو بەشانە دەگرێتەوە هەر یەکەیان هۆکاری تایبەت بەخۆی هەیە ئەوەی کە ئەمڕۆ دەمانەوێت باسی لێوە بکەین ئەو ئیفلیجەیە کە دەست و قاچی مرۆڤێک دەبات دەتوانین بڵێین دوو جۆر هۆکار هەیە بۆ ئەو ئیفلیجە هۆکارێکیان دەرەچیە مەسەرەن کابرا دەکەوێتە خوارەوە سەری ئەزیەتی دەبێت دامی سایرەیەکە فەقەرەکانی دەشکێت زەخت دەخاتە سەر سپاینەل کۆرد سەر پەتکە دڕک و برینداری دەکات و وا دەکات کە پەلەکانی لە ئیش بکەوێ یان هەندێک جار هەیە گرەیەکە لە ناو سەردا دروست دەبێت ئەمانە هۆکارێکی دەتوانین بڵێن شوبە دەرەچین بەس هۆکاری سەرەکی لە توشبوون بە ئیفلیجی دەست و قاچ سێ شێوازمان هەیە سێ شێواز لە توش هاتنمان هەیە سێ هۆکارمان هەیە هۆکارێکیان ئەوەیە کە بۆڕێ خوێنەکانی لەش ڕق دەبن چۆن لە زستانە سۆندا ڕق دەبێت دڵ تەبعەن وەکو مزەخەیەکی ئاوایە بە قووەتێکی زۆر پاڵ بەم خوێنەوە دەنێ ئیدا لەکوێ ئەیدا لە دیواری بۆڕێ خوێنەکان ئەگەر دیواری بۆڕێ خوێنەکان شل و نەرم بوو بە ئیسراحەت خۆی دەکشێنێت و پاڵ بە خوێنەکەەوە دەنێ بەرەو سەر هەندێک لەو بۆڕیانەی کە خوێن بۆ دەماغ دەبن زۆر باریکن زۆر تەنکن یعنی ئەوانە کە ڕق دەبێت ئەو هێز و توانایی کە دڵ فڕی دەدا بەر دیواری بۆ ڕێخوێنەکان دەکەوێت ئەگەر نەربوو شل نەبێ ڕق بێ بۆ ڕێخوێنەکەیە تەقێ کە تەقی یعنی خوێن بەربوونێک دروست دەبێ خۆش دەزانی خوێن کە هاتە دەرەوە لە ناو بۆ ڕێخوێنەکان ڕەش دەبێ ڕق دەبێت ئەو کڵۆتە خوێنانە ئەو خوێنە بەستەڵانە دەکەوێتە سەر بەشێک لە شانەکانی دەماغ و بەر هەر خانەیەک لە خانەکانی دەماغ کەوت ئەو خانانە تووشی مردن لە ناوچوون دێن و جارێکی تریش زیندوو نابنەوە هۆکاری دووهەم ئەوەیە کە ناو بۆ ڕێخوێنەکان چەوری دەیگرێت چۆن مەسەرەن سینگی حاجە شۆرین و مەخسەر و ئەوانە وردە وردە ئەم چڵکاوە دەیگرێت ئەویش یەکێکە لە هۆکارانە کەڕێکان نادا وەک پێویست خوێن بگاتە دەماغ و بەشێک لە خانەکانی دەماغ بەرەو پوکانەوە بەرەو لاوازبوون کارەکەی خۆیان وەک پێویست ناکەن هۆکاری سێهەم کە ئاسانترینیانە ئەوەیە کە بەشێک لەم چەوری ناو بۆ ڕێخوێنەکان لێ دەبێتەوە بە ناو بۆ ڕێخوێنەکاندا دەگەڕێت بە کەیفی خۆی لە هەر شوێنێک ئەو پارچە خوێنە ینی ئەو پارچە چەوری کە لێبۆتەوە ئەگەر بارستایەکەی حەزمەکەی کەمتر بوو لە حەزمی بۆ ڕێخوێنەکان مشکلەی نییە بەڵام وەکو باسم کرد ئەو بۆ ڕێخوێنانەی کە خوێن بۆ دەماغ دەبن زۆر باریکن هەندێک جار هەیە بۆ چەند لەحزەیەک بەری بۆڕێکە دەگرێت نایەڵێ بچێ لەبەرەوە زەرداییەک بە دەماغ دەگەیەنێ ئەم بەشیان کەمترین زەرەر بە دەماغ دەگەیەنن لە ڕۆوە ئەمە بە شێوەیەک بۆ ئەوی خەڵک ینی بە زمانێکی عەشایری قسە بکەین بۆی خەڵک تێبگا مەسەلە مشکلەکان لە چدایە ئەم سێ هۆکارە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی بەشێک لە خانەکانی دەماغ بمرێ باشە ئەگەر خانەکان دەمرێت بۆ چۆن ئەو کەسەکە زیندوو دەبێتەوە سوبحان الله خوا چۆن جاران سایق و سەکن هەبوو سەکنەکە یارمەتی دەرێکی سایەخەکە بۆ ئەگەر سایەخەکە نەبووایە نەختێک ئیش سایەرەکەی لێ دەخوڕی بەس وەک پێویست وەک سایەخەکە نەبوو بەشێک لە دەمارەکان ڕئیسین و بەشێکیشان
یارمەتی دەرن ئێمە کار لەسەر ئەو بۆ ڕێخوێنە کار ئەو خانانەی دەماغ دەکەین کە یارمەتی دەرن بۆ خانە ڕئیسیەکان بۆ ئەوەی کەسەکە بتوانێت جارێکی تر ژیانێکی شوبه تەبیعی بەرێتە سەر. زۆر باشە ئەو کردارانی کە ئێمە زیاتر لی تێبگەین ئێستا بەڕێسان باسان لایەنە زانستیەکەی کرد بەڵام ئەو کردارانی کە ڕەنگە ببێتە هۆکارێک بۆی کە ئیفلیج بوون ڕووبدا هیچ شتێک هەیە کە بڵین ئەمە هۆکار بێت؟ طبعا هۆکارەکان وەکو باسم کردی زۆر هۆکاری توش هاتن بە شەلەل ئێمە دەگەڕێنەوە بۆ چی ڕوو دەدات بۆ ڕێخوێنەکان ڕاق دەبن بۆ ڕێخوێنەکان خوێنیان بۆ ناچێ لەبەرەوەی چەوری دەیگرێ باشە یان ئەم پارچە خوێنە بڵێن ئەم پارچە بزمارە لە چەوریەکە دەبێتەوە هۆکار دەبێ بین ئێمە بە دوای ئەوانەدا بگەڕێن عادەتەن لە وڵاتی ئێمە باوە هەندێک جار هەیە پێمان عیبە بڵێن نەخۆش مەسەلەن هەز دەکات ئازارێک لە شان و ملیدا هەیە دەڵێ کوڕە هیچ نێوەرم بەم شێرن گەرمێکی بۆ بکەن لە جاتی ئەوەی بچێت زوو خەمی خۆی بخوا بەنسبەت ئیفلیجی دەست و قاچیشەوە هەمیشە ئەوانەی کە توش دێن بە تایبەتی ئەو حاڵەتەی کە باسم کردوتم بە زمارە خوێنەکەیە بە 10 ڕۆژ و 15 ڕۆژ پێش ئەوەی توش ببن هەندێک نیشانەیان تیا دەردەکەوێت لەوانە هەز دەکات دەموچاوی شوبە ڕێگنیانی خوار بووە قسەی باش بۆ نایە جێژ دەبێ بە ڕێگادا دەڕوا قاچی هەڵدەنگویاوە نەیانی وەکو بکەوێ ئەم نیشانانە هەموو دەبن بەڵام وەکو ئەرزم کردن یەکێک لە گرفتەکانمان ئەوەیە لە جاتی ئەوەی بچین خەمی خۆمان بخۆین بچینە لای دکتۆر بۆ ئەوەی لانی کەم ئەو پەرچەکردارانەی کە ڕوودەدا لە دوای توش هاتنمان بە نەخۆشیەکە کەم کەینەوە ناچین سەردانی ناکەین بۆیە سەیرەکەی مەسەرەن کابرا خەوتووە بەیانی هەڵدەستێت بۆ نوێژ یان بۆ ناخواردن تەماشارەکە لایەکی ئیش ناکات و هەڵناسێت. بەڵێ کات دکتۆر ینی ئەوەی کە باست کرد بۆچی بۆن من لە ساڵانی هەشتاکان ناکەم بووە لە 90ەکان ناکەم بۆ ئەزمموی خۆت بەڵێ بۆچی لە ئێستادا تۆزە ڕووی لە زیادبوون کردو و بە تایبەتی تر لەم ئەم ساڵ دو ساڵی ڕابردووتر ینی زیاتر ئەیبینی نەخۆشەکان دێنە لای ئێوە؟ هاوڕێ من یەکێک لە هۆکارە هەرێ سەرچیەکان بەڵێ دوو هۆکارە جوڵان خواردن باشە جوڵە و خواردن زۆر هۆکارێکی سەرچین ئێمە بن بە هەموو جارێک بە هەموو ئەو نەخۆشانەی کە فەقەراتیانە ئەو نەخۆشانەی کە شەلەلیانە دەڵێن باشترین دەرمان ئاو خواردنەوەیە ئاو خواردنەوە بۆچی تۆ کە ئاوت زۆر خواردەوە شانەکانی لەشت تەڕ و نەرم و شل دەبێت مزاعفاتەکان سایدی ئیفێکتەکان زۆر کەم دەکەیتەوە وە جوڵە وزەیەکی بەهێز دەدات بە دڵ بە جگەر بە حچی بەش هەیە لە ناو لەشدا ئێمە ئەم دوانەمان کەم کردوتەوە ئەم خواردنانەی پێم وایە ئەمڕۆ لە کوردستاندا دەرخواردی خەڵک دەدرێ بۆ خۆی مادەیەکی سامە بۆ خۆی هۆکارێکە نەک بە تەنیابەت بۆ توش هاتن بە شەلەل بگرە بۆ هەموو ئەو بەشانە بەڕاستی یعنی من ئێستا لەگەڵ ئەو برادەری ئێوە گوتم خۆزگە ئەوانەی کە سحوفین دەچوونە بەردەمی ماڵە مەسئولەکان سڵی خۆڵەکەیان جا دەکردەوە نەک ئەوەی کە حیماکان دەیخۆن ئەوانەی خۆیان دەیخۆن بزانە ئەو خواردنانەی کە لە ناو ئەو سڵی خۆڵەدا هەیە هیچی دەست دەکەوێت لە کوردستاندا بنبوونەیەکی کەت بۆ بێنمەوە یعنی ئەم جەژنە لەبەر مزگەوتی گەورە چی پۆخڵەوات و بۆ گەناوی ئەم خەڵکە هەیە کە ئێکسپایر بووە کە نزیکی ئێکسپایر بووە کە خواردنێکی بێلەزەت و بێتامە هێنا بوویان بە ناوی هەڕاجەوە بەسەر خەڵکێکی فەقیر و هەژاردا ساخیان کردوێتەوە. تۆ ڕێنمایدەوەیە کە خەڵکی نەیکرێم شتانە؟ وەڵام من دەڵێم کەم بخۆ جاران برای بەڕێزی من خەڵک لە برسان نامێت ئێستا خەڵک لە تێریە ئەمریکاکە باشە کەم تێ دەخۆم کاکە جان یەکێک لە هۆکارەکانی کە خواردنی ئەم گۆشتەیە یانی ئەم گۆشتە هەرچەندە ینی لە بواری تەندروستی نازانم ینی ئەوە ئیشی من نییە ئیشی فێتەرەکانە ئەوان قەرار لەسەرەوە بدەن بەس ئەمە بۆ گۆشت خواردنە بۆچی وەڵاهی جاران لەم کۆڵانە سلێمانیەوە دەڕۆیشتی کاکە پێنجشەممە بۆ جومعە بۆ نومەرام کوێری دەکردی چکە هەفتەی یەک ڕۆژ پێنجشەممە بۆ جومعە برنج و شلە و گۆشتێک لێدەنرا ئێستا بەیانی برنج و گۆشتە نیوەڕۆ برنج و گۆشتە ئێوارە برنج و گۆشتە وەکە دەشتێت سەمون لە سەمونخانەکەی گەڕەکەکەی خۆیان بکە شەڵب سارێک لێ دەخۆرێت ئەوەندە تااقەتی نییە بە پێ بڕوات باشە ئەمانە هۆکاری ئەم نەخۆشیان زیادبوونی ئەم نەخۆشیان جگەلەوە بیرکردنەوەی زۆر کاکە جاران هەموو خەفەت نەبوو بەخوا باشە من کە مناڵ بووم بەس دوو مشکلم هەبوو خواردنێک هەبە بیخۆم
وەجلێکیش هەبێ لە بەریکەم. ئێستا مناڵەکانی من و نەوەکانی من ئەمە هەر حسابی بۆ ناکەن. خەیاڵی لای تەیارەیە، خەیاڵی لای سیارەیە، مۆبایلەکەی بگۆڕێت، جلەکەی بگۆڕێت، ئەوە بگۆڕێ، ئەوە بگۆڕێ. کۆمەڵێک مەشاکلی ئاوا وای کردووە، یعنی دائیمە مێشکی ئینسانەکە زۆر مەشغوڵە. دوو ئەو دەستگا میدیایانە مەزەن تەلەڤیزیۆن و ئەوانەکە کە جاران لە سەعات 12 تەلەڤیزیۆن و کوژایە مەجبورە خەوتی. ئێستا مناڵان یعنی ئەو گەنجەکان و مناڵان هەتا سەعات 3 و 4 بەیانیدا دەنیشێ. ئەم مێشکە هەڵدەگرێ. یەک شت حەز دەکەم بینەران بیزانن، لەشی ئینسان لە گەنجیدا لە مناڵیدا هەموو شتێکت لێ قوبوڵ دەکات. بەس دەفتەرێکی قەرزی لە هەیە، وەک چۆن لە دوکاندارێک شت دەکڕی، لەم دەفتەری خەرزایە بۆ دەنووسێ ئەڵێ لە ڕۆژی ئەوەندە تا تۆ ئەوەندە منەتی لا کردووە، هەڵی دەگرێ بۆ کوێ؟ بۆ دوای 45. طبعا کێرفێک هەیە، ئینسان وردە گەورە دەبێت تا دەچێتە حەدێک لە قومەکە تۆزێ دەوەسێ ئەنجا وردە دێتە خوارەوە. ئەو کاتێک کە تۆ بەرەو خواردبوون دەچی، بەرەو پیری دەچی، ڕۆژانە داوای ئەو خەرزانە لێرەکە. بۆ دەڵێ پیری و هەزار عیب، چکۆ خەرزە کۆنەکانە. بۆیە دەبێت گەنجەکانمان هۆشیار بکرێنەوە، زۆر بجوڵێن، خواردنی باش خۆن، کەم بخۆن. لەشی ئینسان پێویستی بەم هەموو خواردنە نییە کاک. هەر ئەمەش بووە، ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە وەکو عەرزم کردی من لە ماوەی ئەم 50 ساڵەدا، یعنی لە هەشتاکان لە مانجێکدا 2 کەس 3 کەس تووشی شەلەت دەبوو. ئێستا بڕۆ خستەخانەی شار و خستەخانە ئەهلەکان ڕۆژانە چەند کەسێک تووشی شەلەت دێ. ڕێژەکەی زۆر بووە و گرفتی شەلەل بە تەنیا بۆ کەسەکە نییە کاکە، بۆ دەوروبەرەکەشێ دەوروبەرەکە. یعنی لەو ماڵەدا بە تایبەتی ئەوە ماڵانەیە بڵێن ئافرەتێکی تێدایە کاکە، میوانەکان سەلام عەلەیکم دادەنیشن، قسەی خۆیان دەکەن تا سەعات 11 و 12 سەعات 11 و 12 هەمووی بۆ ماڵەوە. ئەو قوڕ بەسەر ئافرەتەیان، ئەو کەسێک کە لەوەیە خەریکی پاکردنەوە بێ، ئەنجا حرەسیش بێ بەدیار چیەوە؟ بەدیار ئەو نەخۆشی خۆیەوە. یعنی بارە، یعنی هەر بارە جەستەییەکەی تێک نەداوە کاکە، بارە دەرونیەکەشی تێکداوە. گەنجی ئێستا بەڕێزەکەم من هەموو جارێک دەڵێم ئەوەی لە پیریدا کچی نەبێ هەتیوە، کچ خزمەتێکی جوانی، ئەوە تەجروبەی خۆمە. دایک و باوکی دەکات کە نەخۆشەکان یەنە لای تۆ کوڕ بەو شێوەیە، یعنی لە 5 کوڕ باشە، بەڵام لە 95 کچ باشە. بۆیە بۆ خزمەتی دایک و بۆ خزمەتی دایک و باوک، بۆ پیری نعمەتێکی ئەو خوایە بۆ ئینسانەکە. زۆر باشە. کاک محەممەد بینە سەرباسیەوەی کە ئایا بەڕاستی هەموو ئەو ئیفلیجیانە بەتایبەتی باسی دەست و قاچەکەین ئەمڕۆ ئێمە چارەسەریان هەیە و چارەسەری سروشتی ڕۆڵی چییە لە باشبوونی ئەم کەسە؟ بێگومان ئەگەر هیچی لێ نەکا نەخۆشەکە بە شەرتێک یعنی تۆزێک جم و جۆرەی ببێ وردە بەرەو باشبوون دەچێت. هیچیشی لێ مەکە بەرەو باشبوون دەچێت، بەڵام ناگەڕێتەوە تایمەکەی خۆی. یان بڵێن لە 120 چاک دەبێت بەبێ ئەوەی هیچی لێ بکەیت. بەڵام کە ئیلاستەبێئی بۆ دەکەی، ئیشی بۆ دەکەی، کێرفەکە بەرز دەبێتەوە. دوو شێواز عیلاجمان هەیە باوە. طبعا لە سەرەتاوە ئەو کەسێک کە تووشی شەلەل دێ، ئەم چەند ڕۆژەی کە لە نەخۆشخانەیە زۆر گرنگە. پەلە نەکەی لە هێنانەوەی نەخۆشەکەت، دەڵی دکتۆر جان بە قوربانە بم بابی بمەوە، چونکە ئەم چەند ڕۆژە مستەقبل دوا ڕۆژی چاکبوونەوە و چاک نەبوونەوەی نەخۆشەکە دیاری دەکات. تۆ دکتۆرەکە لەو کاتەدا کۆنتڕۆلی ئەم نزیفە دەکات، کۆنتڕۆلی مەسەرەن دڵی دەکات، گرچیلەکانی دەکات، بۆت ئامادە دەکات. وای لێ دێت شەلەلەکە بەشێک دەبێت لە وەکو هەر نەخۆشیێکی تر لە لەشی ئینسانەکەدا و دەست دەکەی بە چارەسەرکردنی ئەم نەخۆشە. بێگومان بەپێ علمی تازە ئەو کەسانەی کە هۆشیان نەبێ یان خواردن نەخۆن دەبێت زۆر لە ماڵەوە زۆر بە کەمی مەسەرەن بڵێن ئیلاستەبێئی و ڕیاضە ئەو شتانەی پێ بکرێ تا ئەو کاتەی بیر و هۆشی دێتەوە. ئەو کاتانەدا بۆ ئەوەی تووشی برینی سەرجێگانە بێ، قورحەی فراشی پێ دەڵێن بە عەرەبی، دەبێ ئەم دیۆدی زۆر بکرێ، نەخۆشەکە چەندە بتوانین داینیشێنین، بە پێوە بیوەستێنین. کاتێک خۆش و بیری دێتەوە دەست دەکرێت بە چارەسەری سروشتی. جارە سەرەتا بە یەک حەقەت هەیە با کە سوکاری ئەو کەسانی کە نەخۆشی شەلەلیان هەیە بیزانن. لەسەر کوڕەی ئەرز ئەم دەست و قاچە باز دەکەم، نە دەرمانی هەیە و نە عەمەلیات دەکرێت. لەبەرەوە ڕاکردن بۆ ئەو دکتۆر و بۆ ئەو دکتۆر و بیبم بۆ هەندستان و بیبم بۆ تورکیا و بیبم بۆ ئێران پارە سەرفکردنێکە کە هیچ جێگایەک بۆ نەخۆشەکە ناکرێت. چارەسەری سەرەکی نەخۆشی ئیفلیجی ئەم دەست و قاچە خوایە لەسەرەوە، لە خواریشەوە عیلاج تەبیعیە، بەس چۆن عیلاج تەبیعیەک
ئێستا دوو جۆر عیلاج تەبیعی دەکرێت یەکێک لە ماڵەوە کەسێکی تۆ توش بۆ من دەچم بۆ ماڵەوە نیو سەعات سێ چارەك خەت دەست و قاچەکەی دەجۆڵێنم کە پێم وایە ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە لە نەخۆشەکە دەکرێت چونکە ئەو کەسێک کە دەچێت تەنها جوڵەی بە دەست و قاچەکە وەسائلی کە ئێستا باسی لێوە دەکەم پێی نییە و پارەیەکی زۆریشە مەسەرەن با بڵێن لە 35 تا 40 تا 50 هزار دینار وەردەگرێ لە هەمان کاتدا ئەو کە سوکاری نەخۆشە هەمووی دکتۆرە کاکە یەکێک دەڵێ ئەوە بۆ وارەکەی یەکێک دەڵێ چاک نابێ یەکێک دەڵێ چاک دەبێت لە کاتێکدا ئەو نەخۆشە لە ماڵەوە پێویستی بەوە هەیە خەڵک سەردانی بکە بەڵام چی تو قسەی خۆشی بۆ بکەی بە پێکەنینێکی نەکڵێ وەڵا فلان کەسیش توش بۆ وەڵام مرد یان چاک بۆ یان چاک نەبەوە یعنی تەجزیەکردنی بارە دەروونەکەیەتی چارەسەری گونجاوی شەلەل ئەوەیە یەکەم جار بارە دەرونی نەخۆشەکە و کە سوکاری نەخۆشەکە ڕێکەیتەوە ئەنجا یعنی وەکو عەرزم کردی لە ماڵەوە بەس جوڵانە بەس لە سەنتەرەکەی ئێمە کۆمەڵێک شتمان هەیە ئێمە بەکاری دەهێنین لە سەرەتاوە من لە سەنتەرەکەی خۆم جیهازێکم هێناوە پێ دەڵێن کرانیان مەگناتیک تێرەپی کڵاوێکە دەکرێتە سەر وەکو ئەو قەستەرەیە وایە کە لە ملەوە بۆ ئەو نەخۆشی شەلەلانەی دەکەن ئەمە هەڵدەستێت بە تەحفیزکردنێکی قوڵی دەماغ بۆ ئەوی بۆ ڕێخوێنەکانی کە گیراون هەوڵداد بیکاتەوە بە دوای ئەوەدا پەمپێکمان هەیە پێ دەڵێن پەمپ پرێژەر دەکەینە دەست و قاچە نەخۆشەکەەوە لە قوڵاییدا دەست و قاچەکە دەشێرێت ئەوە وا دەکات کە خوێنێکی زۆر چێخوان ینی خواردن و ئۆکسیجین بۆ شوێنە هەم سەربوونەکەی چاکە و هەم ئاوساویەکەی لابات لە دوای ئەوە دێن تەحفیزاتی کارەبایی بە فارادێک نەک بە TNS کە بەداخەوە زۆر جار TNS بەکاردێت TNS ئەو جیهازەیە هەمان تامی فارادیشی هەیە بەڵام وا دەکات پەیوەندی لە مابینی لەش و دەماغدا نەمێن هەیەمە پێویستمان بەوە هەیە پەیوەندەکە لە مابینی دەماغ و لە شاون دروستکەینەوە چکە لە شەلەلدا نامێنێ تەحفیزاتی کارەباییە ئەنجام مێزێکمان هەیە لەسەری پاڵ دەخەین دەیبەستینەوە و بە هەندل بەرز دەبێتەوە بۆی لەسەر قاچەکانی بۆستێ سوبحان الله ئێستا علمی تازە دەڵێ ئەو کەسانەیە کە تووشی شەلەل دێن ئەگەر بەس لەسەر قاچە نەخۆشەکەی بوەستێ یعنی وا ڕایگیری یان مەسەرەن دەستی ئاوا زەخت لە شوێنێک کات لە هەموو عیلاجەکان باشترە بە دوای ئەوەدا ئێمە دەست دەکەین بە ڕاضە پێکردنی نەخۆشەکە و هەموو نەخۆشێکی لای ئێمە لە حدودی 2 ساعات تا 3 ساعات دەمێنێتەوە و بە مقابلی ئەوەش ئێمە تەنها 20,000 دیناریش وەردەگرین بەڕاست بۆیە ڕێژەی چاکبوونەوە لای ئێمە زۆر ئەبێ هەفتی چەندێک سەرداری ئەو کە چەند جار بۆ عیلاج تەبیعیە چەند جار بیکە بەڵێ چەند جار وەڵاهی ئەوە کەس ناتوانێت تەحدیدیکە نەخۆشەیە لە ماوەی 15 ڕۆژدا چاک دەبێتەوە نەخۆشیە هەر چاک نابێتەوە نەخۆشیە 2 مانجی دەوێت 3 مانجی دەوێت 4 دەوێت ئەوە احتیمال دەکاتە سەر ئەو زەرەدەی کە بەردەمەوە بە دەماغ کەوتووە ئەگەر زۆر بوو کاتی زۆر دەبێت ئەگەر کەم بوو هەندێک کەسیش هەیە هەر بەبێ ئەوەی بچێت بۆ خستەخانەش بەتایبەتی ئەهلی دەرەوە ینی بڵێن چونکە ئیمانی وایە مەخوای ناوێتی خوا دەیبات بارێ دەروونیەکەی نییە هێندە سافە هەر زۆر زوو چاک دەبێتەوە مانایەوە نێ نابن ئەمەش هەڵەیە کە ناچێتە خستەخان و نەخۆشخانە و خۆی عیلاج ناکا بەڕاستی کە کەوتە سەر جێگا باوە کەس نایەوێت هەمووی لێت بێتاقەت دەبێت بۆیە هەندێک جار هەیە مردن خۆشترە لەسەر جێگای بەڕاستی بەڵام نەخۆشیەکە چارەسەری هەیە وای لێ دێت نەخۆشەکە بتوانێت ژیان ڕۆژانەی خۆی بەڕێوە بەرێ و ئەوەش شتێکی باش شام حەمەد ئەو چارەسەریکردنی سروشتیەش وەکو زانستەکانی دیکە پێویستی بە ئەبدیت و تازەکردنەوە هەیە بە ئەکیدی ئەی جاران کاکە جاران چۆن بوو ئێستا چۆن ئەزمموی ئێستا پێت ناڵێم ئێستا بڵێن کە ڕاهێنەرێکی سروشتی ژێتە ماڵەکان بەس دەیجوڵێنێ بەس دە سەنتەرەکان نا کۆمەڵێک وەسائل پێیا بوو ئەوانە ئیسفادەیان هەبوو بێگومان یعنی تۆ لەکوێ 6 کەس هجووم بۆ دوژمنێ بکات و لەکوێ یەکێک بۆی بکە تۆ دەی ئەم کڵاوە دەکەیتە سەری نەزیفەکە کەم دەکەیتەوە یعنی بۆ ڕێخوێنەکان دەکەیتەوە کاکە ئەم پەمپە دادەنەی سڕبوونەکە کەم دەکەیتەوە ئەم گەلڤانی کوفارادیکە دادەنەی ماسوولکەکان خاو دەکەیتەوە بۆی بتوانانی بیژوڵێنی بە پێوە دەیوەستێنی بۆی قورسایی بچێتە سەر قاچەکان و بڕێکی زیاتر ئۆکسسیجین بچێ بۆ دەماغ ڕێک بێتەوە باشە ئەمجا دێی دەست دەکەی بە جوڵاندنی و تەبعەن کۆمەڵە شتی کەشی هەیە هەنێم دوایی کە وەزعی باش بوو فێری دەکەی چۆن هەڵسێ چۆن دانیشێتوە من زۆر باشە هەڵە بەکارهێنانی چارەسەری سروشتی چ زیانێک بە نەخۆشەکەیێنێت وەڵی هەڵە لە چارەسەری سروشتی لایەنی خراپی نییە من بیکەم و تۆ بیکەوێکیشی کە بیکە ڕەنگە زەرەدێکی ئەو تۆی نەبێ بەڕاستی یعنی ئەو ئامێرانەی بەکاردێن زەرەدێکیان نییە مزعفاتیان هەر زۆر زۆر کەمە
نایە هەیە لە ماڵەوە خۆی ئەیکان یان هەنێک خۆی وڵەوە دەیکات دەزانی چۆنە با من یەک نونت ببێنمەوە ئەگەر بتەوێ نەخۆشێک سەقەت نەبێ دەبێ فڕێنچ یعنی فڕێن چیە ئەمە دەستمە بەڵا لە نابێ ئەوەندە بەرزیکەمەوە بیوەستێن ئەمە دەبێت دەستی شەلەلەکە تا دواوە هەتا بکرێ بیبم باشە ئەم قۆڵە دەبێت ئاوا بینوشتێنمەوە درێژی کەمەوە ئەمە چەکە ئاوا بەرزی کەمەوە پەنجەکان ئاوا قاچەکە بە هەمان شێوە زۆر بەوردی زۆر ینی برین تا جوڵەکە مەجای جوڵەکە لە جوڵەکەدایە بە پاڵی پێوە بنی زۆری نەی ئەو ڕاهێنەرانەی برادری من مەسەنە نیوەی دەزوڵێن تۆزێ ئازاری هەیە دوای دەوەستێ یا هەر کە سوکاری بە قوربانی بمەکە بە ئازاری نەبێت یعنی ئەم قۆڵە ئەگەر لە ئەوڵەوە دەستمان کرد بە جوڵاندنی بۆ حدی ئاخر قەت ڕاق نابێ ئەی بۆچی تۆ شەلەلەکان دەبینی دەستی ئاوایە ئەوە لە ئەوڵەوە نییە ڕێک نەخراوە کاری ئیلاستەبیئی چییە؟ ئیلاستەبیئی ئەو ئافرەتێک کە نان دەکا کاکە خەمیرە دەکاتە ناواردەکەوە ناوهاوی دەکەوە بۆی هەڵبێ ئیلاستەبیئی ئەو خەمیرەیە بۆ ئەوەی نەخۆشەکە زووتر چاک بێتەوە ئەجینا ئەو نەخۆشەی کە زەرەتێکی زۆر بە دەماغی کەوتۆ نە بە ئیلاستەبیئی نە بە عەمەلیات و نە بە دەرمان چاک نابێ بەڵام ئەوەی کە چاک دەبێت ئەو حاڵەتانەیە کە حاڵەتێکی کەمە ئیلاستەبیئی پەلەتکە یعنی تەسریع یعنی چۆن دەڵێ پەلە لە هەڵسانەوەی نەخۆشەکە دەکات ئەجی ناوەکو باسم کرد لە ئەوڵەوە ڕەنگە بۆ خۆی هیچیشی نەکەی کاکە خۆسە ساڵ لەمە پێش خەڵک تووشی ئیفلیجی بووە باشە خۆکی فەقەرات بووە نە ئەم عەمەلیاتی ئێستا بە ساغ و نەخۆشەوە هەڵی دەدڕن نە ئەم ئیلاستەبیئی ئێستاش هەبوو خەڵکی چاک بۆتەوە کەواتە دەوری ئیلاستەبیئی نانەکە تەڕ دەکەین بۆ ئەوەی لە دەمدا بە ئیسراحەت بجوێرێ بەڵ کامحۆ لە کۆتاییدا زۆر بە کورتی گرنگترین ڕێدمایی چییە بۆ ماڵێک نەخۆشێکی ئیفلیجیانەیان شتێکی دیکەگەر پێویست بکات بە گوێری ئەزمموی خۆت ڕێنمایی چیە بۆ خەڵکی بخێزانی لە سەرەتاوە دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ شەلەل ئەویش بەرزبوونەوەی زەختە لەگەڵ شەکرە تۆ کۆنتترۆلی زەخت و شەکرەکەت بکە دڵنیا دەکەم لە ١٩ تووشی شەلەل نایە یعنی دائیمە ئێمە بە دوای هۆکاردا بگەڕین نەک بە دوای چارەسەر باشە عەرەبیەکە دەڵێ فەهمە سوال تێگەیشتن لە پرسیار نیوەی وەڵامەکەیەتی خەڵکێک هەیە زەختی هەیە شەکرەی هەیە کاکە جاران وەکو باسم کرد لە برسانە دەبردین ئێستا لە تێریدا دەمرینی تۆ ئاگاداری شەکرە و زەختەکەی خۆت بە شکارێکی قورس نییە بەڕاستی نە زەخت نە شەکرەکە ئەگەر ئینسانەکە خۆی بێوێت ئەگەر دەشێوێ ماڵ و مناڵی لێ بێتاقەت بێ کۆمەڵگا لێ بێتاقەت بێ بکەوێتە سەر جێگا بۆکەنکە نابێخۆت بێکمان دەست و چاوە خۆش بێ بەڕێز کاک محەممەد پشدەری چارەسەرکاری سروشتیە خوا بەخێر بسپازم باشمان پێیان دەبێ دەست چاوە خۆش بێخوا سەر دوو چاومان